ئەمڕۆ لە ناو ستۆدیۆکەمانە کۆمەڵی ڕەنگی جوان کۆمەڵی تابلۆی جوان و یەکێک لەو کەسایەتیانەی کە هەمیشەیەمە لە پرۆگرامەکەمانە گفتوگۆمان لەسەر ژینگە کردووە پاراستنی ژینگە کردووە پاراستنی باخچەکان کردووە پاراستنیەوە کردووە کە چۆن بتوانین هەمیشە هەمومان یەکێک بین لەوانەی کە خەمخۆر بین بەرامبەر ژینگەکەی خۆمان ئەویش کاکامەرانە کە هەمیشە وەکو بەڕێوەبەری باخچەکان لە شاری سلێمانیە بەردەوام وەکو خەمخۆرێک هەوڵیەوە بەڵام نەمانزانیوە دیوێکی تری ئەم کەسایەتیە دیوێکی هوەریە کە ئەمڕۆ لامان میوانە زۆر ڕاستەکەوتە ئەمڕۆ ستۆدیۆ ڕۆژێکی نوێ بە کارە زۆر تایبەت و زۆر ناوازەکانی کاکە کامەران ڕازاوەتەوە کاکامەران خۆی ئێستا لێرێ و سەرقاڵی ئەوەیە کە تابلوویەکی جوانتر بکێشێ با بچینە لای خۆی کاکامەران سلااو لێ بێبیانی باش بێت زۆر بەخێر بێانی باش وتومانە کاکامەرانیت کاکامەران ئەم ساڵ بوشکە ساڵیە کاکامەران چۆن خەمی باشەکان خۆین کاکامەران چۆن بتوانین باخچەکانمان زیاتر ئایپسی بۆ دابینکەین بەڵام ئەمڕۆ باجی ئاستر قسەی لەگەڵ بکەین کاکامەران بۆ هوەری شێوەکاری و بۆ تابلۆ ئەمە با من ئەمە یەکسەر پرسیارە زۆر دووبارە شەیکەینەوە بەڵام ئەموو ئەمەیان جیاوازە تۆ لەکەیەوە ئەم حەزەوتیاوە وەڵام من سپاسی ئێوەکەم سپاسی بەرنامەکە و سپاسی کورسا دەکەم کە بەردەوام لەگەڵ ئەو بەدوادا چوون و ئیشانەی ئێمن ئمڕۆژ لە مۆزوعی ئەمە دووەم جارمە جاری یەکەمیش لەگەڵ ساڵی 2012 لەگەڵ کاگنارۆ شۆقی هەم بەرنامەکەمان ئین کرد منیش دەستم کرد بە ئیش و لەو حەیەکمان کرد کاتە لە حەڵەبجی شید بەرنامەی ئەزام سروش گشتێکی وا ئەمە دووەم جارە من بێمە ئەم ستودیۆ و من لە ساڵی 1970 کە خوێندکار بووم لە خوێندنگەی ڕەفیع حیلمی لەوێ مامۆستا عوسمان و مامۆستای وێنە کێشان بوو ئیتر ئێمە مەجموعەیە کەسی کۆ کردووە سێ کەس بووین ڕەسمانە کرد کە ڕەسمانە کرد ئێمە وەکو بەهرەمەنەکان بووین یەکەم جایزەی نەشاتی فەنیم لە ساڵی هەفتایە وەرگرت لەبەری ئیشەکەم ئیشێکی زۆر سەیر بوو لەسەرەوە بوو کە نەوت فرۆشیە بوو کابراکەم کردبوو بەس گوێدرێژەکەم بۆ ناکرا یعنی نەمەزانی بیکەم بەتاڵم کردەوە این بۆ ئیشێکی تعبیری تێگەی ینی زۆر پرسیانەوە ئەم تەنکیە چۆن ڕۆشتووە بەعست ئەم دوو تایەوەمانە ئیتر لەوە وردە دەستمان پێ کرد بەوەی کە هەم من ینی ژیانم یەکێک لەو شتانی کە تەرخانم کردووە بۆ ڕەنگەکانە چکە هەموو ڕنگ و تابلوێ لای من ژیانێکی تایبەتی خۆی ینی بۆ بە هاوڕێم و هەروەها ینی بەردەوام حەزم لە سکێچ ینی دائمە سکێچ بە قەڵەمەکەم ینی تەسەور کە سکێچێکی زۆر زۆرمە ینی حەزم لێی بووە باشە لە ساڵی دوای وردە لە ساڵی 76 و 70 کە چوینە متەوەسێ کاژاو لێوێ لەگەڵ دوو هاوڕێمە جەمال غەمبار و جارێکش بەرنامەیەکمان لە کورسادا تەقدیم کراوە ئێمە هینمانەکە نەشەی مەدرسیمانەکە نەشە مەدرسەکان گەورە بوو ئیشی دیزاین و ڕسمکردنی ناو تەوزیعاتی دایرە و شتەکان و ڕسمەکان ئەوە لەسەر شانی من بوو لە هەموو ساڵێک تا ساڵی 79 یەکەمی جایزی یەکەممانێنا مەکتەبی ئێمە لەسەر ئەو نەشانە لەگەڵەوە شا هەر بەردەوامم لە ساڵی هەفتاکانە هەندێک پیشانگایە بەشداریم کردەوە ئێستاش دەتوانم هەم چالاکیەکان بخوێنێ و زانین کە چیمان کردووە ئەگەر ڕێم پێ بن بەشداری پیشانگە چالاکانی قوتابخانەکانی سەرەتایی ناوەندی ئامادەیم کردووە لە ساڵی 1970 بۆ 79 پیشانگای یەکەمی خۆم تایبەت لە زانکۆی بەغا لەوێ کردەوە ساڵی 85 پیشانگای یەکەمی دووەمی تایبەتی خۆم لە هۆڵی مەتحەف کردەوە ساڵی 86 بەشداری پیشانگای هونەرمەندانی ڕۆژی هونەری مەکرد لەگەڵ ئیتیحادی فەنانینی ئەو کاتە ساڵی 85 و 86 و 87 لە دوای 87ەوە پچڕاوێمە لەم شارە نەبووین پیشانگای هاوبەشی هونەرمەندانی کوردی هەموو کوردستانی گەورە من بەشداریم تیا کردو لەگەڵ هونەرمەندەکانە کە یەکێ لە لەوحەکانی من لە 8 لەوحە کە ئێستا کوڕاسەکە هەیە ولا زۆر لەو فەنانانە ئێستا تەسەورەکەم لای حکمەدیندی هەبێ و کوڕاسە لای خۆشمەیە بەشداریمان کرد لە پیشانگای ئەڵمانیا لە هانۆڤەر یعنی بووە لەوحەیەکی هەمیشەیی لێ لەسەر ئاوارەکان بوو لەوحەکەی من مەتر و 80 بە مەتر بوو بە زەیتیژ بوو بەشداری یەکەمی فیستیڤاڵی هەڵەبجەی شەهیدمان کرد هونەرمەندانی کورد کە ئەو کاتە من ئەندام یەکێتی هونەرمەندانی کوردستان ساڵی 91 ئەندامێتیم پێ ڕاستپێر لایەن فەریدون دارتاش و قادر میرخان و عەلی لەتیف و ئانا ئەندامێکی سەرەکی بوو
یەکەم پیشانگای هاوبەشیم کردووە لەگەڵ 4 هونەرمەندا لەوانە کاک محەممەد فەتاح بەختیار قەرەداخی ئازا سابیر و خۆم لە گۆڕەپانی سەرا بۆ ڕۆژی هەڵەبجە لە 6 شانزەی سێ پیشانگای پۆستەری سیاسی بۆ هەڵەبجە کردمانە می لەسەر پارتێشنی گەورە کە بردمانە هەڵەبجە دوایە نامانە و سەرا دامانە ئەو پارتێشنانامی گەورە بوو یعنی 3 مەتر بە 5 مەتر بوو بەشداریمان کرد زۆر لەو ڕسمانە شمەرماوە پیشانگای هاوبەشی هونەرمەندانمان کرۆ بۆ نەورۆز و هەڵەبجەوەش ساڵی 93 پیشانگای حوتەمی هونەرمەندانی کورد ساڵی 92 لە هۆڵی مەتحەف هەموو هونەرمەندانی کورد بەشداریمان کردووە پیشانگای فۆلکلۆری و هاوبەشی لە هۆڵی سورکێ و ساڵی 94 پیشانگای دووەمی پۆستەری سیاسیم کرد لە گۆڕەپانی سەراخ ساڵی 94 ئەو پۆستەرە سیاسیم و لەوحەکانی خۆمیان ئەمە توام بڵم سێم پیشانگا بوو تایبەت پیشانگای هونەرمەندانی کورد پۆستەری سیاسی جارێکە بەشداریمان کردەوە لەوحەیەکی من هەرچۆوە بۆوانەوە بەرا و دوو لەوحە و پیشانگای هونەرمەندان مەجموعەی لەوحە لە هەموو 4 پارچەکە من یەکێکم لەوانە لەوحەکانمان چووە ڤێنە لە نەمسا ئێساش ئەو لەوحەیە هەر لەوێ ماوە یەکەم پیشانگای هۆڵی زامووە کە کرایە ئفتاح کرا کە دادەیەرە خۆی ئفتاحی ئینەکەی کرد یەکەم لەوحەی من هێنایشمە یەکەم لەوحەی خۆم لەو معرەزە بۆ یەکەم جار بەشداریم دیا کردووە پیشانگای تایبەتی پیشانگایکی تایبەتی کەم کردووە شخصی پۆستەری سیاسی بوو بۆ ڕۆژی 1/6 یەکێتی نیشتوانی کوردستان لە مەڵبەندی سلێمانی ساڵی 97 بەشداری پیشانگای هونەرمەندانی هۆڵی دەبۆکەم کردووە ساڵی 97 کە ئەو 3 ساڵە ئەتوان بڵم مهمترین ژیانیینی هونەرمەندان بوو کە هەموو ئەو پۆستەرانە ئەو لەوحانە لێ عەرزەکرا زۆرترین بینەریە بوو ئەو 3 ساڵە من بەشداریم کردووەکو هونەرمەندێکی شێوەکان آخر بەشدارکردنم ئەوە بوو لە هین کرایە گەلەری زاهین کرایە دڵخواست کرایەوە بە 3 لەوحە بەشداریم کرد ساڵی 2019 ئەی لە شەساغ هەر بمێنی ئینشاڵڵا بەڕاستی تابلۆکان ئەمە مجاملەن یەکا کامران یەک لە یەک جوانترن دەستە خۆش بێ تۆ بە شێوازێکی ئەکادمی بوو ئەم بابەتە خوێنوتە بۆ ئەوی کە ئاوبی بە شێوەکارێکی زۆر بەتوانایە خودت سەرەتا لە چیەوە سەرچاوەگر بۆ ئەوی کە بتوانی وێنەی ئاوا جوان تابلۆی ئاوا جوان من چکە خوەکەوا بووە هەر لە مناڵی و حەزم لێ بووە بەس لەگەڵەوە ئاشنایەتیم لەگەڵ هەندێک هونەرمەندانە کە تا ئێساش هاوڕێ من لەگەڵەوانە زۆر بەقەوەوە زۆر تەرجیعان کرد من هەر لە من بەرەوە زۆر سپاسی مامۆساوابی یەکەم بوو ینی مامۆساوابی یەکێک بۆ لەوانەی کە زۆر تەرجیعگرن خۆشی مامۆسای ئەکادیمیە زۆر جا فڵچە و بۆیاقیشی بۆ نانوە هەیە ئیشکە حەزەکەم ئیشکێ یەکێک لەوانە بەڵێ کاک محەممەد فەتاح ڕەفیق ماوە ئەی زۆر تەرجیعی کردم و ئەم ستاندژیەوە ینی ئەوە 18 ساڵ احتفازم پێوە کردووە ینی ئەو ستاندی ئەوە کە یایمەتێ و هەر بەوەش ئیژەکەمەوە دەستە خۆش بێ یەکێک لەوانە کامەران قەراقی لەم ئاخریا زۆر تەرجیعی کردم و لەوانە ڕۆستەم ئاغالە و هەروەها خالید ڕەسوڵ کە برای وابیێمانامی ڕەفیقم بوون و بەڕەحمە بیعەلیلەتی بەمە زۆر برادرن زۆر تەرجیعانە کردم و داوای لێبوونە کە مەگەر ناوی هەندێ و نەربەنجکامیان ڕەفیقم وەکو مامەسا ڕێبوار و کوردۆ و ئەمانەش هەر برادەر من و هەروەها زایر جەلال کە زایر سەدیق لەبەرەوە ئەگەر ببوون ئەگەر هەندێک لەوانە بەس ئەوانەی کە زۆر زۆر ڕەفیق ئەو سیانە زۆر ڕەفیقمن و بە تایبەتی مامۆسا وابی زۆر ڕەفیقمانی وابی زۆر باشە کاکەمەران دیراسەشم کردو ینی کتێب خوێنمەوە بە زیاتر من لە مەدرسە تعبیرەکەی ژەکەم چەندەمانە زۆر تعبیرێکی هینێ ینی سروشدا بۆ ڕەمزێ بۆ ئیشەکانی خۆم کە زیاتری تمان بەدار و درەختوانە بەس مجموعەی لەوحەی تعبیری مێ نەمێنا وتم بە زۆر قەڵەباڵ و تێکەڵی نەکەین تۆ زیامووی تەنسیقی هەبێ لەگەڵەکە دەستە خۆش بێ سپاس بۆ هێنانی ئەم تابلوانە حەزم کە پرسیاریەوە کەم لە خوێندنەوەی ئەو ئەزمونانەی خۆت کە لەکەیەوە دەست پێکرۆ بە تایبەتی لە ساڵی هەفتاکانە لەوانەیە بە تایبەتی لە هەشتاکانە بارودۆخی ئێرە نەگونجاو بوو بێت ئێوە لەو کاتەیە چۆن هەوڵتانەیە کارە هونەرەکانی خۆتان بەردەوام بێت و بشتوان لەگەڵ بارودۆخەکەی خۆتان بگونجێنن چکە زۆربەی هاوڕێکانی تۆش ئەو ئەزمونە تاڵە باسەکەن کە هەر وازمان هەندێک ئیش هەبوو ینی ناچمە ناو تەفاسیلەوە بەس هەندێک ئیشی تعبیریمانە کرد
جایمە تووشی بەرپرسیارەتیە بووین ینی پرسیاریان لێکرین بایان نەکردین لە جامیع خاصن لە لیڤیسی جامیعە مەجموعەیە سکێچمە کرد هەندێک هاوڕێمە بوو کە دانیشین لە نادێکە سکێچم بۆ گرین دەموچایی خۆیان و ئێستا شەر بەردەوام یعنی زۆر کەس لەو دەموچاوانە لەبەریشی کەم دوایی سکێچی بووە کەمانە زۆر جارە ئەچووە ژێر هینەوە ژێر پرسیارەوە لە ساڵی 85 کە تەخەڕوج گوت لە کولیە ینی ساڵێک بەوەی هەویەکەم کە هەوی جامیعەکەم ئەیخوار دوکانی خەت و ڕسم دانابوو فترێ زۆر سەینیان کردموان بە پەلا بەجێمێژە و شوێنە و هەر ڕۆشم سێمانیش بەجێ زۆر باشە کا کامەرانجا تۆ بەنیازی ئەمڕۆ تابلۆکی تریشمان بۆ کێشیە لە ستۆدیۆ ئەتوانین تۆ بەدەم قسەکردنەوە بەرەبەرە خەریکی کێشانی تابلۆکەش بین ئەمە پرسیاری ئەو بکەم کا کامەران زیاتر تابلۆ بۆ چ بابەتێک ئەکێشێ حەزەکەی لەسەر چ بابەتێک تۆ تابلۆیەکی جوان بنەخشێنی من زیاتر ئیشەکانی من تعبیریە ینی ئەوەیە کە ئەوەی لە ناخی خۆمە ئەوەی لە وەزئی خۆمە ئەوەی کە ئەیبینم کە زۆر جار خەفەتی پێخۆمە تووشی دڵە ڕاوچیە نیگەرانیە گەمم لە حەکان تعبیرێکەکەم بۆ نمونە یەکێک لەو حانم ئەو پیاوە کلینکس فرۆشەکە بوو کاتی کەرەنتینەکە بوو ینی تەسەورکەوەنم خەفەت خوار کە کلینکسیە فرۆش کە مامووی بەستە بوو ئەوە یەکێکە لەوانە هەندێ لەو حیکەمە هەر لەو شێوە تعبیریە بە زیاتر بۆی ئەوە مێنا بۆی زیاتر ینیەوە ئینکەین بەنسبەت دارەکانەوە تعبیرێکە لاوەی کە ژینگەیەک ژینگەیە وڵاتە ژینگەیەکی زۆر جوانە بۆ دارەکان هەمووی گوڵە تێگەی یا ئەو کالیپتۆسانە ینی ئەو سروشتە جوانەیە بە شێوەیە کە من لە ژێرەوە ینی کردووەمانە ینی هەندێک کەسەی بڕێتەوە ینی ئەمانە تعبیرە لەوەی کە وڵات ئێمە وڵاتێکی زۆر جوانە وڵاتێکی ژینگە جوانە وڵاتێکە خۆی لە خۆیان جوانە ینی خوا دروستی کردووە کە جوانە بەس مرۆڤەکانە بێت جوانتریکەن ئێمە ڕاستە لەو ژینگە خەڵکێکی دڵسۆزێ جوانیەکە بەس لەگەڵی ئەمەش تعبیرێکم کردو بۆی کە ئەمەش هەروە جوان زای ڕۆژەر شتێکی وا ژینگەیەکم دار و ئەمڕۆشوانە بەڵێ دەستی خۆش بێەوە ئەوەی کە زۆر گرنگە زۆر کات ئەو بابەتانەی کە ڕۆژانە وەکو پیشە سەرقاڵیت هەبێتەوەی کە تۆ بتوانانی بیرۆکەیەکە هەبێت لەسەر ئەو کارکردە بەڵام هەندێک ئێستا یەکێ لەو کارانەی کە لە پشت خۆتەوە لە بەرامبەری منە ڕسمی ئافرەتێکە کە نوشتاوەتەوە وە کۆمەڵە درەخت لەسەر پشتی تا چەند حەزەکەی کارەکانت نەبێتە جێی پرسیاری زۆر قورس کە خەڵک نەتوانێت لێ تێ بکا کامەران وڵی ئیشەکانی من زۆر سادە ئێستا ئەمە تعبیرە لە خەریتەی عالم خەریتی عالەمە بەس من نیشتانمەتەوە هەم ئافرەتە هەم نیشتیمانە ئەم نیشتیمانە یاری پێگرێ وەکو شتڕنجێک لەگەڵەوەش ئەو نیشتیمانە ئەگەر خەڵکی ژیتیمایم پێنەیە خوا سروشتێکی بۆ دروستە شاقی لەو شوێنە لە گرد و دۆڵەمانە دارەکان هەرڕێنرێ واتەوە تعبیرم کردو لەوەی ئەم کوڕەزەوی ئێمە پێویستی ژینگەیەکی پاک بێ ئەندێشتەیە نەمێن وەکو معامل و بەنزین و نازام چیوانەوە عالم نیشتیمانێکە وەکو ئەو دایکەیە ئەو دایکەشت دروزەکە لەبەرەوە هەتا بێشتێکی جوانتەوە زیاتر تعبیرەکە لەوە یان هەموو کەسەکە تۆزێ وردبیێ شتەکان زۆر تعبیرێکی سریالی نییە کە نەتوانین لی تێبگەی و ینی توانین لی تێبگە ینی ئەگە پرسیاریش نەکەی یانێگە بتێ ڕوونکردنەوەش نەی بۆ ئەم کردو زۆر زەقم نەکردو ینی بە ئینەکانی خۆم باشە کا کامران بۆ تۆوە خۆشتە لە کاتێکا کە بەشداری پێشەنگایەک یاخود پێشەنگایەکی تایبەتی خۆتەکەیتەوە ئەو بینەرانی کێن بۆ پێشەنگاکە تۆ پێت خۆشتە کە خۆیان لە وێنەکە تێبگەن و لەو پامە تێبگەن کە کاکە کامەران خۆی ویستێتی لە ڕێگای تابلۆیەکەوە بیگەێنیان ئەستاییە بەلاتەوە گەر پرسیار لە من خۆشترین شتەوەیە بینەر خۆی تێبگە چگە زۆر ناخۆشە من دانیشم خۆم نیشتەکەم کردووە لەوانەیە هەندێشت بینەرەکە بە نوعی کە تێگا لەوانەیە ئەویش ڕاستتر بێ ئەوەشی کە خۆم تعبیرم کردو خۆم ڕاستکەم ینی بۆ نمونە ساو لەو حەی پشتەوە من تعبیرم لە مەعاساتێک کردووە کە مەعاساتێکێ لە وڵاتەیە ئەو مەعاساتە کەلتوری ئەم وڵاتە خەریکە بەرە و لە ناوچوونەچێ ینی کەلتورەکە وەکو شوێنە کەلتوریەکان ئەوم کردووەکو مەعاساتی ئەین دەموچایەکم کردووە لە دەموچایەکی زۆر قورسە چێ تێگی بۆوە ینی ئاوای بەزەگەری خەڵکی کە تعبیریە بە شێوەی کە من تەسەورەکەم ینی هەرواشە ئەوەی کێ سەر لە منە لە یەتە گەلەرێکەکەم و لێشت بیریشم نەچێتەوە من گەلەرەکەم تەواو بوو بەس دوای تعمیرم کردەوە لەوە چێ لە مانگی 11 و 12 شەش ئیفتاحی بکەم کەیەن ئەو برادەرانم زۆر جا خۆیان تعبیرەکان بەو تەفسیراکەن کە من حەزم لێ بۆ بیکە ئاوایە بە زیاتر شەرحکردنەکە
کاکەمەران زۆر کات لە کاری هونەریە بەگشتی وە بە تایبەتیش لە ئێستا وەکو شێوەکاری و کێشانی وێنە زۆر کات ئەو کەسەی کە هەوێت ئەوەی کە لە ناخیاتی لەسەر تابلۆکەی ڕنگدانەوەی هەبێ کاکەمەران تا چەند هەوڵیەوە ئەگەر خۆی زۆر جار نەیتوانی بێ ئەو بیرۆکەی بە تەواتی بخاتە سەر لەوحەکە بۆ چوونی هاوڕێکانی یاخود ڕەخنەی لە پێشانگاکانە کاری تێکرد بێ کە بتوانێت کارەکانی بە باشتر بڕۆ یەکێک لەو شتانەی کە هەیە من خۆم ینی شێوەکارێکی ئەکادیمی نیم ینی خۆمینم کردو خۆم دروست کردووە زۆر جار تعبیر لە لەوحەیەکەکەم لەبەرەوەی کە زۆر ئەکادیمی نەبووم ینی ڕاستە سکێچەکەم ئەبێ دانیشم زۆر هیلاگم بە دوای سکێچەکە ئەو سکێچە بکەمە سەر لەوحەکە ینی ئەوە تۆزە قورسە بۆ من ئەم قورسی ئەوەیە کە بەڕاستی فراغێکی زۆر لە وێنەکانی منا دروست بووە بۆ نمونە تا ساڵی 99 شەو نەبووە دەستم بە فڵچەوە نەبێ ڕۆژ نەبووە ئیتر کە 4 ساڵ پۆستێکم وەرگرم مدیری ئابووم دوورکەوتمەوە نەمەتوانی فریا ئیشکەوم هەر سکێچی بچووکمە کرد لەو فەراغا زۆر تاسیری تێکم دوایەوە وازمێنە فترێ ئەو لەوحانەیەکە کردم ینی ئەجا دوایی چوومە مدیری باخچەکان ینی ئەوەنە سەرقاڵ بووم نەمەتوانی ئیشکەم هەر سکێچی بچووک میناتۆر ینی ڕسمی بچووکمە کرد ئەومانە ئیتر وای لێ هات بەڕاستی ئەین تۆزە فەراغەکەین بۆ بەس لەم ئاخریەیە کە کەرەنتینەکە دروست بوو هەم فەراغەکە زیاتر بوو هەم دەوام مەکردم لە دوایەوە شۆیتر بۆ خۆم دانیشم تا بەیانی ئیشمە کرد ینی لەبەرەوە ئەمانە بۆتەوەی کە زۆر جار ئەو دەسم قورس بێ ئەین لە سکێچە ینی شت نییە تۆ نەتوانین نەیکی چونکە تۆ کە توانی و ئیشکەی کە توانی و حەزی لێ بێ کە قولیای ئەو ئیشە بێ ئەتوانی سکێچکەی ینی هەموو سکێچ توانی بکەی بەزەوە تۆزێک قورسترە بۆی کە تۆ دەست قورسترە بێ ئەجی مۆسیقارێ ئەگەر عازف بێ ئەگەر 10 ساڵیش عەزف نەکە دوایار عەزفەکە ینی یەکێ بەس دەنگخۆش نا دەنگخۆش کە تۆ فترێ گۆرانی نەڵی ئیتر فتە ئەو دەنگە تۆ زەیینەوێ بەسەر ئەتوانین لەترەکان بێ ینی نۆتەکان تێگەی بەس تۆزێک قورسترێ بەس فەن ئەبێ بەردەوام تۆ پەنجەکان ئەمی نەرم بێ ینی ئیشی ئەم فڵچێ بێ دایما ئەواتر ئیشی لەسەرکە ینی حرەکەی پێ بکەی ئاوە لەبەرەوە تۆزە بۆ من قورسە ینی بەڕاست هەم تەمەنەکەش تەمەنەکەژی تەمەنەکەش بتانی لەوحەیەک ینی فترەیە بکەی ینی جاران لەوحەیەک مەکرد ئەی پارتێشتنی گەورە دیوارم کردووە هەموو ڕسمەکان هەیە شەڵای بینن لەگەلەر پارتێشتنی گەورە سەر دیوار کردومە 10 مەتر تێگەی بە یەک ڕۆژتاوام کردووە ئێستا ئەم لەوحانێکی بینی ینی بۆی چاو و عەزیەتی چاو و یلاکی و پشت و ئەمانە لەوحەیە بە 4 ڕۆژتاوا یەکەم 3 ڕۆژ ینی بە پێوەی کە بێزار نەبم لە ئیشەکە باشە کاکامەران هیچ ڕەنگێکی تایبەت هەیە کە زۆر حەسکەی لە لەوحەکان تا بەکاری بێنی من هەستەکەم ئەمڕۆ لە ئەو تابلوانی کە ناوتە ڕەنگی شینی زۆرتیا بەکار هاتووە حەز زۆر لە ڕەنگی شینە بەڵێ من یەکێک لەو ڕەنگانەی کە زۆرم خۆشە ڕەنگی شینە ڕەنگی شینی کاڵ لەگەڵ نیلیە هەموو جلەکانیشمەوە ینی زۆر جار پێمەڵیان تۆ هەر بۆ حەز لەو ڕەنگەیە یەکێکن لەو ڕانی زۆرم حەز لێیە ینی حەزم زۆر لێ ینی هەل ینی شەواوم ینی چەند ساڵە هەر جلەکانم هەروەوە حەزم لە شتی شینە نەگە قاتۆمانە هەر حەزم لە شتی شین حەزم لە کراسی مۆر بووە مۆر حەزم لە کراسی مۆری کاڵە ڕەنگی مۆرە ینی زیاتر ئەو ڕەنگانە زۆر تەئسیری تێکە ئەمە نەبووە بە گلەی لای ماڵەوە با زۆر گلێ ئەڵێ جاری وا پێمەڵێت تۆ لەگەڵ هینانی لەگەڵ ڕێگەکان ئەڵە زۆر جای ئەو بینم ینی تەنزیمی ناکەی ئێستا فترێ جاری وای خۆی جلم بۆ حازرەکە داینەڵ ئەوە لە بەرکە بەدڵی خۆشم نییە دەستی خۆش بێ کامەران گونجاندنی ڕەنگەکان تا چەند گرنگە لە کارێکی شێوەکاریە خۆی لەو حە تەوزیعاتێ ئێستا من لە بیا سکێچەکەم کردو ینی تەوزیعاتی ڕێگەکان یەکێکە لە کارە هونەرەکان ینی هەموو هونەرمەندێکی هونەرمەند بێ ئەبێت تەوزیعی ڕێگەکان کە ئەین ڕەنگکردن لە لەوحەیەکە زۆر میمە تەوزیعاتی بۆ بێت چکە بۆی ڕوئیاکەی دەمو چاو ئەو چاوی کەی بینین چای نەچێتە سەر نوختەیەک ئەوێ بە هەموو نوختەکانە بگەڕێ لەبەرەوە ئەو تەوزیعاتە زۆر میمە لەوان ئێستا من ئەمە ئەەکەم حازرم کردەوە بەس پێشەوە ئیمشۆ سکێچێکم کردو بۆ ئەو ئیشەی کەیم ڕۆیکەم سکێچێکم بە قەڵەم کردوتمە ئیشێکی وا تەقدیمی ئەم بەرنامەیەکەم لەبەرەوە بەڕاستی تەوزیعاتکردنی لەوحەیەک بە پێی ئەو ڕەنگانە زۆر میمە
باشە کا کامران لەسەر تابلۆکان لەگەڵ ئەوەی کە ئەو ساڵە دیاری کردو کە چ ساڵێک ئەو تابلوێت کێشاوە ناوی خۆت ناوە کامەران کارگەچی ئەم کارگە چیە من لە قەبەونەرەکەم کارگە چیە چکە من باوکم خۆی کارگە چیە دایکشم کارگە چیە کاکامرانی باخچەکانیشمانێ لە بەڵێ ئەوە باخچەکانە ئەو بۆ بەگشتیەوە ناوە هونەرەکە کامران کارگەچی من هەروە مەشوین زۆر جار هونەرمەندی شێوەکە لە نەحا داتەوە بەلای من لەو حەدا بنێ یاینە نەحتەکەی دابنیاتە دانیشتوانە دوای کە پێم وتۆ من کاکە من خۆشم هونەرمەندم تی بۆ لە قەبەکە و چودوە کامران کارگە وەڵا خۆڕازەکەی بەس دەمێکە نەمان بینی ئیشۆمانە لە قەبەکە ناسیون ئێمە لە قەبەکەمان لە قەبی کارگە چییە هەم شانازی ژەکەم بۆ لە قۆچکە باوکمان هەم دایکشمان لە کارگەچە کۆنەکانی کانێسکانن هەم ئیشەکانی باوکم تا ئێسا ماوە این دیارە لە دروستکردنی بیناوشت و ئەمانەیە ئیتر ئەو لە قەبە بۆ هەمومانە بۆ منە بۆ براکانمە ینی لەقەبێکی خانەوادەی خانەوادەی باشە کاکەمەرانێمە زۆربەی کات من خۆم بینی و مید یعنی بە تایبەتی لە پارچی ئازادیە هەمیشە لەوێ بوویت ئەسران خۆت پیاست کردووە ویستوتە ببینی شوێنەکان چەند بە پاک و تەمیزی یاخود کەم و کوڕیەکان چییە خۆی خزمەتی شوێنەکانەکە بەس بۆ کاکەمەرانم قەت نەبینی ڕۆژێک ئەم ستاندەدانێ لەو پارکە جوانەیە وێنێ بکێشێ وڵی ئەوە زیاتر بۆ شاردووتەوە ئەزانسی من دڵی لانەخان و ئاریم ئاین نەتوانین دڵیان بشتێن باسی خۆ دەرخستن تۆزە خراپە یعنی مشتەمەعەکەی ئێمە وایە بۆچی ینی من ئیشمە کرد ینی شتەکانیش دیارە ینی ئیشمە کرد من لە پارکەکە فترەیە بەس پێم خۆش نەبوو زۆر دەرکەوم خەڵک بێ بڵێ ئەمە کابرا گوناحنی ئەم ئیشانە دەرنەخ لەبەرەوە بەڕاستی پێ بڵم کە زۆر خۆشم دەرنەخستۆ لەمانە لەبەرەوەی لەبەر خەڵکە ینی خەڵک بە واتێنێکا بڵێ وەڵای کاکە ڕێگەشی یاوە بە چەنەها کەسی دەستڕنجینە کە بانگیانەکەی هەفتانە لە هەینیە بڕۆن لێ پێشانگا بکەنەوە بەڵام ڕێگە بە خۆی نایە زیاتر بەخوا ئێمە ئەم شتەماعی ئێمە من ڕێزمێ بۆ هەندێکە هەندێک کەس بە ڕوئایەکی خراپتی ئێگا ینی تۆ بۆ نمونە من لە دایرە دەوامەکەم ینی لە هەموو شوێنێ لە پۆسێکم شەو ڕۆژەکەم بەیەک بەس خەڵک وا تعبیر ناکە ئەڵە باشە کاکەمە بە چی دەوامەکە بۆ دەوامەکە ینی ئەم بۆیەشەیە لەبەرەوە ڕسمکردنیش بۆیەکی تایە ینی من لەگە مۆیبەکەی خۆمە لەوانێ هەرە مۆیبەم نەبێ مۆیبی کەشمەیە ئەگە باسی بکەین لەوانێ بەڵام کابراایە چێ سەدا ینی شتێکی واژەیە لەینی خۆوانە بەرەوە زۆر جار خۆ کسکەی باشترە داینی بۆ ئاخری کە ئەمری ئەیتر بە مناڵەکان و تووە وتمایی نیکەنەوەوانە ئاوە باشە جگە لە شێوەکاری چ هوەرێکی درەزانی کار ئێمە خۆمان بە عیلە هەمومان حەزمان لە شعرە ینی شعر یەکێکە لە ئینەکان باوکشمان شاعیر بووە ئەی چۆن شعرێت هێڵکێشی ئەم تابلۆ من لە پۆستەری شعریم هەیە ینی ئاماژەم بۆ وینانەکە پۆستەری شعری زۆر لە حەشم هەر پۆستەری شعریم بۆ کردووە ئەگەر ئێستا دابنیشم ینی دیوانەکانم لە شعرەکانم تەڵعەکەم بەخوا حەو کتێبیە ئەمەم شعرەیە بیخەرەوە بۆ موزیکی بۆمان بە عام هەمومانینی حەزمان لە شعر و کە شفکە بەدەم وێنە کێشانەوە لەگەڵان ناکەین بەدەم وێنە کێشانەوە شعرێکمان بۆ بڵێ شعرێکمان پێشکەشکە وڵی شعری ینی چی نازام ئەگەر ئەوەی کە خۆت لە خەیاڵتایە خۆت پێت خۆشە ئەوەی کە بەردەوام خۆ دەیڵیتەوە وڵی چۆنێڵی شعرەکان زۆر هین نییە بەس ئەوەیە بابیرم کەوتو ێسا پێتانڵێم ئەگەر هاوکارانم شڤان ئەگەر میوزیکێکیشمان بات ئێمە بێدەنگە بی زۆر باش میوزیکیش حازرە بەس مهمەوەیە کاکە کامەران ئامادە بێ ئەو وێنەیە گەیشت بە کوێ کا کامەران زۆری ماوە چەند دەقەمان ماوە ماومانە کاتمە ماوە زۆری واشمان نەماوە بۆ وێنەکە بەڵام بە 5 خولێکی تر تاوا بێ وێنەکە کا کامەران وڵی 5 خولەک بەڵێ باڕاکەم چەند هەیە بۆی کە تەواوی کێ وێنێ وڵی تر خەریکە بین خەمە نەبێت زۆر چاکە براترانیۆژی وردە وردە میوزیکمان بنێ وی کا کامەران ژۆ بتوان ئامادەی کا کامەران بۆ پێشکەشکردین شعرێک لە شعرەکانی خۆم وڵایی زۆر نیم زۆر لە عنی بەرم نییە تۆزەوە لە وەزن و قافیایی نەکەم ئێدا حەزەکەی بیکە لە بەرنامەیەکتر لە بەرنامەیەکتر ئەزمانی شعری کاکە کامەران ناخێنە ڕۆ چونکە ئێوەش بەرنامەکەتان کەمە ینی لەوانەیە هینکەین بەس باش کا کامەران
تۆ سەرقاڵی وێنە کێشان بە ئەمە قسە لەسەر ئەم تابلۆ بچووکانش بکەین کە لەگەڵ خۆتا هێنا تێکەڵیگەم شعر و ئەم تابلۆ بچووکانەی کە لەگەڵ خۆتا هێناوە ئەمانە تەمەنیان زۆرترە وەک لەم تابلوانەوە نیە چونکە ساڵەکانی ئەوانی کە لەسەرەتی بۆ زۆر کۆنەگەڕێتەوە تا چەند بۆ نمونە دڵت ئەوەنە گەورەیە کەسێک حەزی لە تابلۆیەکی کاکامەران بێت ڕاستە خۆ پێی ببەخشە یەکێ لە گلەیەکانی هاوڕێکام ئەوەیە من تا ئێستا لەو حەم نەفرۆشتووە یعنی چەند ساڵە لەو حەم نەفرۆشتووە یان گلەیم لێکەنەوە باشە تۆ ئەم هەموو مەسرفاکەیت و بۆ لەو حەنا ئەڵم من یعنی خۆم ینی وا بووە ینی هەر حەزم نەکردو لەو حە بفرۆشم چونکە هەم بەو مۆیبەی خۆمەوە نەمکردوتە بازرگانی لەبەرەوە تا مردنیش هەر لەو حەنافرۆشم ئەوە حانە زۆری ون بووە من کرۆ بەعادیە و وام کردووە یعنی نەبێتە هینێک بڵێن وەڵا ئەمە خۆی مۆندیسە و دیرە و تێگەی هەڵسا ئیتر ئیشی ئەمەژەکبی کاتە سەنعاتێ لەبەرەوە من لەو حەنافرۆشم و ئەم لەو حانشی کەی بینی ئێستا تقریبن بۆ معرەزێکی گەورە ینی هەفتا لەو حەم حازرە هەفتا لەو حی گەورە ین لەمانە گەورە تریتایە وی شەڵاگەرە و مەڕازەکەەوە هەندێک کەسم تهدید کردووە هەم تابلۆکانیان ئەدیاکەم و هەندێک کەسیش ئەگەر پارەیە یا ویسی حەقی هیلاکیەکە و پارەکەینە هین بۆ خەسخانەی وا چکە خەسخانەی وا لای من زۆر شوێنێکی مقدسە ئەوە ئاکەم کاکامەران بێگومان هەر یەکەمان یان بڵێ ئەو کەسانەی کە بەرپرسیارەتی بەڕێوەبردن لە دام و دەستگایەکە لەوانە ڕۆژانە بۆ نەسترێسێکی زۆر بۆ بێتاقەتێکی زۆر هیلاک بوونێکی زۆر هوەرەکە و تا چەند هاوکاری دەکات کە لەو هیلاک بوون و بێتاق بۆتون و ئەوانە تۆزە ڕزگارەکان بەیانی دانیش ئەگەر من ئەمە نەبووایە لەو باوەڕام تووشی نەخۆشێکی زۆر گەورە بوومایە خاصن لە کاتی کەرەنتینەکە وەزئی سلێمانی سەوزایی زۆر خرابوو یعنی خەڵکێکە بوو بە سپاسەوە خەڵکێکی ژە بوو بە زۆر ئەمانێنایە بۆ دەوام یعنی ئەو وای کردبوو بەڕاستی وەزئی باخچەکان زۆر خرا من زۆر خەفەت مەخوایت پابند بووم بۆی کە خەفەتەکانم بە لەوحەکان هەڕێژم یعنی ئەمە یەکێک بۆ لەوەی ئەتوانم بڵم زۆر هاوکاری من بووە کە ئێستا لەم تەمەنەیان ماوم یعنی ئەوەنە خەفەتم بە ئینەکانەخوا لەبەرەوە بەڕاستی ئەتوان بڵم هوەری ئەم هوەرە زۆر هاوکاری من بووە کە ئێستا کە ماوم ئاوە زۆر باشە بێگومان لەگەڵ کارکردنی خۆشتا زۆر گرنگە ئەو شێوازای کارکردنەی کەیکەی بە شێوەیە لە شێوەکان بۆ ماوەی چەند ساڵە بمێنێتەوە ئەمە ژەکەوێتە سەر ئەو کەرەستەی کە بەکارێنێ ئەو ماتریاڵ و ئەو بەشەی کە تابلۆکەی لەسەری کێشی تا چەند گرنگی و پیاوە کاکەمەرە وەڵی من هەندێک لەو حەیە خۆم تەحزیریەکەم خۆم چوارچێوەی بۆکەم و قماش وەمانی بۆکەم بەس ئەمانە بەڕاستی ئەمانە تیجاریە من ئەچم لە شارۆی ێنم بە سپاسەوە کە عەدنانە کاتی کەرەنتینەکە هات دەرگای بۆ کردمەوە ئەمانە تۆزە تیجاریە بەس تەسەورەکەم لە کوالیتێکی باشە ئامێنە چکە من دوایی دەرمانی یەکەم کەوت دەرمانم کردیتەوە ڕەنگە تێک ناچێت ناوەرە هیچی لێ نایە ئەنی وامان کرد دەرمانێکی بکەین کە دەرمانەکە و ڕەنگە و خۆی بمێنێتەوە تەسەورەکەم لەو حانە تا زۆر بمێنێتەوە ینی توان بڵم تەمەنێکی درێژیە ئەو لەو حانەشی خۆم تازیریەکەم هەر بۆ شێوە ینی تازیریەکەم بۆ یاقی جوانی بۆ دانێم و زیاتر من بۆیە لەسەر ئیشی ئاوی ئەکریلیگیژەکەم چکە ئیشێکی ئاسانە بۆ من ئەو شفرانی کە بەکارێنی چ تایبەتمەندیەکی هەیە ئەم بابەتانە خودت ئەم مێتریال و ماوەتانە هەمووی بە ئاسانی لێرە بەردەستە وەڵی بەعام شتەکان هەمووی بەردەستە ئەگەرۆشی کە هەبوو هەندێک ماوادە بۆ خۆم کڕیمەیان دەرەوەی وڵات بە زێرە هەموو شتێ بەردەستە باشە زۆر چاکە دەستە خۆش بێمان پێم وا بێت تابلۆکەت هێشتا کاتی تری ماوە ئێمە لەگەڵ توای بەردەوامە بین کاکامەران کاکامەران با بێمەوە لای تۆ بەکوێ گەشتی وێنەکە تەواو بووە ماوێتی وتی کاتمان بەری و کاتمان ماوێتیان تاوای خەریکم کەگە کات تاو بێ تاو نابێت باشە کاکامەران ئەم پرسیارە لێکم بەشکم تا کۆتایی پرسیارەکە بتوانین تۆ وێنەکەش بەرە بەرە کۆتا بەری کاکارزان باسی لەوە کە ڕەنگە زۆر کات ئەو کەسانی کە تووشی هەڵچوونی دەرونیە بن یاخود کەلایانی دەرونیان ئارامە بێت بە تایبەت تۆ خۆت کە شێوەکارێکی بەتوانای تا چەند لە ڕێگای تابلۆکانتەوە لە ڕێگای کێشانی تابلۆکانتەوە وا لە خۆتەکەی کە دەرونت ئارامکەیتەوە لەو کاتانەیە بۆی ئەو قسەی ئەو بابەسا بەڕێزە تاوە چونکە حاڵەتی دەرونی ئێسا وەزعی
ئێمە زۆر خراپە هەم لەوەی کە ئەم فەیسبوک و عولەمەی کە هەیە وای کرد و حاڵەتی دەرونی لەسەر خەڵک زۆر دروستکە بۆ نمونە لەم ئاخریا کۆمەڵە شتەیە دروست بووە ئاو نەوت نییە ئاو نییە نازام چی نییە دار وشک بوو ئەمانە ینی وشکە ساڵیە بارانە بە ئەمانە خەمێکی گەورەی توێ بە ئەمە پێویستە ینی بەڕاستی ئەمانە عیلاج کرێ یەک لەو شتانە چالاکیەکان زیاتر کرێ چالاکی میوسیک بکرێ لەسەر جادە خەڵک مۆسیقە لێ بە خەڵک بگەڕێ چالاکی هونەری بکرێ چالاکی ئەم شتە فەنانە بکرێ مەعرەزەکان زیاتر بکرێتەوە کۆڕی شعری بکرێ ئەمانە بۆی والێکە خەڵک لەو بارە دەرونیە دوورکەوێتەوە حاڵەتی دەرونی خەڵک زۆر خراپە و توانین چارەسەری زۆر بەسیتیشە و پارەشی تێناچێت زۆر باشە دەستە خۆش بێ کا کامەران باسە تابلۆکەت ببینین بگومان بە ئەم چەند خولەکە کەمە دڵنیام تابلۆ بە تاواتی تاو نابێت چونکە وەکو خۆتەڵی تۆ چەند ڕۆژێکت پێچێت تا تابلۆیەک بە تاواتی ئیتر بە دڵی خۆتە بێ اینجا تاویەکەی بزانین تابلۆکەی چۆنە ئەتوانین بیبینین وڵاتیادیە زۆر باشە من نەتوانم هەسم بۆ خۆم تا مەزرم کە بیبینم بەجارە دارەکەم نەکردووە ئەمە ئەم دارانە تاواکەین من زۆر حەزەکەم بیبینم کارێکی زۆر جوانە من نەتوانم جواب بەمەوە بەڵێ هەبوو بۆ برادران لە کۆنتڕۆڵە میێنەیە لە مێشتا هەبوو دروستی کێچ کە تۆ بەردەوام لەگە سروشتای بەڵێ ئەمەسکێچم بۆ کردووە چونکە ویستم دەمو چایە بکەم بەڕاستی ئەم شوێنە هەیە کە خۆت دیاریت کرد ئەمە کوێیە ئەم شوێنە ئێستا ئەم شوێنە ئێستا لەناو پارکی ئازادیایە زۆر جوانە تابلۆکەوم لە کامێرەکان زۆر جوانە دەستە خۆش بە کا کامەران سواز بۆ ئامادەبوونەمان دوومان کردی دەستەکان گەفەتی کە ئەمڕۆ بە ئێمەت بەخشی سپاس بۆ تۆش کاکارزان یەک تۆز ئەمە توانین ئاوی لەکەین بۆی زیاتر هاوکارانم تابلۆکە وەرگرن ئەزانین کارەکە و ماوێتی وردەکاری ماوە بەڵام ئیتر بە بەرنامەکەی ئەمە زۆر دەستخۆشی لەکەین کارێکی زۆر خۆش بە کا کامەرانگیان سواز بۆ تۆ سواز بۆ ئەوەی کە ئەمڕۆ ستۆدیۆ ڕۆژێکی نوێت بە کارە جوانەکانت ڕازاوەتر کرد سواز بۆ ئامادەبوونە سواز بۆ تۆش کاکارزان بەدوای ئەوەی کە هەموو لایەن خاوەنی دەرونێکی ئارام بنووسەکانی تۆ سوودێکی باشیان هەبوو بێ دووبارە سواز بۆ ئێوە دەستەکانی خۆش بێ